کاکە عوسمان بەڕاستی کابراایکی ماندووە حەزەکەم ژنێکی بۆ بێنین و نەجاتی بێ لە مۆزە جەنازەم ئێواڵێن چین ئەشهد بالله قسەکە ڕاستە بۆ گەڕێک حەز ناکاژن بێنێ لە کۆڵچاو باشقاڵی بێتەوە ڕۆژنە لە دەرگای من نابانێن نەعا سەمونی دەوێ ئەڵم سەمونی چی بۆ من خۆم پیاوم نییە ئەنجا ئەو ڕۆژە هەستاوە سێکەم تەپ ماسیحەکەی ڕاکێشاو لە حەوشە بۆ شواتەوە ببەسا کا عوسمان عیبە بۆچی واکەی ئەیتر چی بکەم حەزەکەمدا خوشکێکی دڵسۆز بۆ دەبچۆ ژنێکی بۆ بدۆزەرە بۆی بێنە ئیشەڵڵا بەخوا چەندی جار هەوڵم بۆیەوە بەس ئینشاڵڵا ئەم جارە سەرەگرێ بە ئیزنی خۆی گەورە ئیشەڵڵا نەجاتمان بێ و سەر بگرێشەوە ئەرە لەکوێ عوسمان ئێمەی کۆ کردێتەوە خۆی دیار نییە جەماعەت ئێمە چاوەڕێەوەکەین لەکوێ والله نازان دادەکەن دەبزان لەکوێ بانکی لێ بکەن ئێستا کاکەم نییە ئەرێ بەکر ئەرێ بلێ ئەدەنگی تۆ بەرزە بانگی کاکەم کە عوسمان دەوەرە کاکە قالەس مێڵەوانیش لێرەن دەوەرە درەنگە ئەرەمە حەریک سر دێکە کاکە ئێستەیە پێلە مەکەن یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن خەجاڵەتم داوای لێبوردنەکەم زۆر عەزیەتتان کێشە یاخوا بەخێر بن سەر چاوم عەزیەتتان کێشە بەم شەوە خەریکی ئەم ئینتیخاباتین ئەوە هین بۆ نەهاتوە شەڵا بەهاتایە ئەوە کوێخە تۆزێکی لە بوو عەدە جاجات پێڵیم جوێرەکە تۆ ڕابێخە لەسەر دوستی ئاوا پێی هەڵێم جوێرەکە شەڵا بەهاتایە چییە؟ کورە هەستا جوێرەکە ئەوە نەرە نەمزای خەجاڵەتم زۆر کوێخە داوای لێبوردنەکەم ئێمە دایما سوحبەتانەمان هەیە تۆ برای بەڕێزی باشە دێ قەی ناکە باوا بێ دەی زەمیشمان بکە دەست پێ بکەین فەرموو دەق بیرم چووە هەی جەماوەری بە شەرەفی گەڕەکەکەی خۆمان زۆر خۆشحاڵم کەوا لە شەوێکی ئاوە ئەنگوستە چاوە لە شرۆڤەیەکی دیمۆکراسیە هاتوون دەنگ بن بە حەقی مەسیحی عوسمان دەنگ بن بە حەقی خۆتان ئەمە ڕۆژێکە و ئەم چیە بلێ باوکەی جا ئەم زۆر زەختمەکە هەر لەبەر میزەڵانەکەش و ئەها لەبەر با تووشی مسلمی ببورن ئەوە مناڵەکانم لێرن لەبەر حاڵەتی ئەمنی چونکە ئەمە دیمۆکراسیە ئەمە دەنگانە بە حەق لەسەر مافی خۆتان زەوت نەکەن ئەمە خۆشترین ڕۆژە لە ئێمە لە ژێر هیچ پشارێکا دەنگ بەر بە هیچ زەلامێکی تر ئەمە ئەمڕۆ ڕۆژێکی هیبەتە ڕۆژێکە باوکە یەک شتێ با پێ بڵێم ئەمەی کە تۆ باسێک ئەم مخالەفەیە ئەی باوکە جا خوێنمە شوێنی حکومەت نەگانی ئەمە ماڵی خۆمانە دو ئەوە تۆ نازانی کوڕم ئەمە ماڵی خۆمە قەیچێکە قەیچێکە نابێت لە ماڵی خۆتا بانگە چێزداکە ماڵی خۆیت کاکەواسە باوکتانێن با قسەمان بۆ بکەن عیب ناکەنەوە ماڵی خۆیەتی تۆ پێنج دەقەم باشە باوکەی خۆ دەزانی ئەم خانوە ویراسی خۆ بەتەنەی تۆ نییە ئەی باوک باپیرانمە بۆ ماوەتەوە تەواو والله باوکە جام یەک شتێ با پێ بڵێم و نیەت ئەسەلانە کەسیان نازانگەن بۆ من نازانم تۆ بەجزیەوە پەنجەمۆری شگر بە باوگەرە جا دوایە پورە ئاسیاشی با پێ بڵێم ئەمە حسەی تۆشی تیام خانوو کاکە یعنی تۆ خەتریشی لەبەر کردووە ئەرێ بۆ بڕوا بەم جۆرەکەیەکەی کاکە ئەمە سوزانەکەی ئەگەر یەکێ قسەی بۆ نەکەبێت لە خۆی قساکە بڕوامەکە کاکە گوناحبارە بیت ئەخدەوان ئەی کوێ کاتە دوو قسەی کاکە خەریکە ئینتیخاباتەکەمان لێ تێگەین خەریسە پرۆسەی هەڵبژاردنمان لێ تێگەین دە ئیزنیان بەم کوڕانە ئەرە کاکە جا وەستە ئەرێزانەوی لە باوکتان ها چیتانەوە ڕەن دەرەوە یابتانە بەشە یاڵە بڕن دەرەوە دەی یاڵە بۆ دەرەوە دەی قسەکانی بکە دەدانیش دەیفەرمە دانیشێنەوە بابێنەوە سەر هەڵبژاردنەکەی خۆمان ڕۆژی هیممەتە نەکەن دەنگ نێن بە ناحەق ئەگەر ئەتانەیە پیاوەکان خاسەتەن ئێوە دەست لە سەر دڵتان نەبێت کە ئاچن بۆ بازارتانەوە خوازانە ژێکەتان چی بەسەرێت ئەوە کاکە دەنگ بن بە عوسمان باش لێ بێنێ جا ڕۆژ ئەمڕۆ ڕۆژی هیممەتە دانیشن عوسە باغە وڵای شت با پێ بڵێم بەوە پارتی کێ باغەیە جا دوای ئەوە جێشتان پێم ئەم باوکەی منە خۆ ئاگەی لێ دایمە پاری خەڵکەخوا سەیری ئافرەتی خەڵکەکە کەستان دەنگ بێنێن ئەمە هەموو جانی مخالەفەیە عوسە باغە ناتەواو ڕەجاتان لێگەم کوڕی ئەم زەمانەیە ئەو لە ئەم زەمانەیە کاکە عوسمان ئەم هاژ و هوژە تەسیرتان تێنەکە ئەمە هەمووی فشاری دوژمنانە هەر هەمووی دەستە کاکە جاتان لێکم ئەو شتانە خاوتان نەکاتەوە پرۆسەی دیموکراسی مهمترین شتە لە دنیاە جا لەبەر ئەوە دەنگ بن بە عوسمان دەنگ بن بە حەق